تا دێت نرخی بنزین ڕوو لە بەرزبوونەوەی زیاتر دەکات و سەرڕای نیگەرانی بەرداوامەکانی هاوڵاتیان و شۆفێران نرخی سوتەمەنی دانابەزێنرێت. شۆفێرانی پاسی هێڵەکانی سلێمانی هۆشداری دەدەن لەوەی ئەگەر نرخی بنزین و گاز کەم نەکرێتەوە بایکۆتی هێڵەکانی ناوشار دەکەن و خۆپشاندان دەست پێ دەکەن. والله هۆکارەکەی گەڕێتەوە بۆ حکومەت ئێستا حکومەت دژی میلەتە بەڕاستی تۆ بڵە ماز ڕەشانە سپێتەوە بڵە سپیانەوە ڕەشە یعنی ئێمە بە بنزین و غاز و سوتەمەنی لەسەرمان زۆر گرانە ناتوانین هاتوچۆ نەبەتە لە بنن بە نەفەرات بکەین. ئێستا مەجموعەی سایقمان کۆ بۆتەوانێ بە قسەی خۆش و بە لستێکی جوانە کۆ بنێتەوە شونەتە بەردەم مەڵبەند ئەگەر گوێ لە بڕیارەکانمان بگیرێ و بنزیخانەیەکی تایبەتیان سوتەمەنەکەمان بۆ وەرزان بکەن ئەوە ئێمەش خێر عەلاخێریشی خۆمانەکەین واش نەبێت بەڕاستی بەیانی بێ خەتەکان ڕابگرین. وەڵی ئەو داواکاری کە ئێمە کردومانە خۆی هەروەک بەسەرێکی کوردی ئەڵێ قسەی سەرسەهۆڵە یعنی ئەڵێن باشە بەسەر چاو بەس دوایەوە هەر هیچ نییە یعنی دایمەن هەر ڕۆژ بە ڕۆژ بەرزە بێتەوە. لە بنزیخانە ئێستا بنزیخانە دانراوە بە 600ەوە بنزینی عێراقیەکەیە بۆ وڵاتە لە چەند بنزیخانەیەک ڕۆژانە بڵاوەکرێتەوە ئەڵێ لە بنزیخانەی مەسەلەن دۆلە ڕوتە کانی گۆرانەیان چەند چەماڵەیان تاسلوجەیە ئێ باشە ئەچی ئەوەستم باشە بەسەر چاو ئەچین ئەوەستین بەیانی سعات 6:30 بچووی بۆ سعات 12 بەرە ناکەوێت کە ئەچی دەبەر پۆمپەکە جاری وایە لە بنزین تەواو بوو. نرخی بنزین لە ماوەی هەفتەیەکدا 75 دینار زیادی کردووە. وەزارەتی سامانە سروشتیەکان و پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانیش بێدەنگ و هیچ کۆبوونەوەیەکی نائاساییان لەسەر ئەنجام نەداوە. بەشێکی دیکە لە شۆفێران دەڵێن بێدەنگی هاوڵاتیان لە ئاست قەیرانەکان وای کردووە حکومەت دۆخەکە بقۆزێتەوە و لە جێگای جێبەجێکردنی داواکاری خەڵکی هێندەی دیکە باری سەرشانیان قورس بکات. بەدەست خۆی نەماوە هەر هەمووی درراوە بە کۆمپانیا کاکە حکومەت چی حکومەتمان نەماوە لە وڵات هەیە حکومەت ئەوەیە بتوانێت ئیش بۆ فەقیر و هەژارەکەی بکە بەڵام ئێمە حکومەتمان نەماوە حکومەتمان بوو بە کۆمپانیا و کۆمپانیاکاری ئەزیزەکەم ئەوەی مەسەلەکە ناتوانێت سوودەمەنی هەرزانکە بۆ ئێمە کاکە گیان حکومەت هیچی بەدەستەوە نەماوە بەس تەنانە مجەڕەد ئەوەیە باج و خراز لە کۆمپانیا و لە فەقیر و هەژار وەرەگرێ خەڵک هەمووی بێدەنگ بۆ شتی قوبوڵەکە حکومەتیش حکومەتمان نییە بە ناو حکومەتە بارەزی خۆی پێداگرێ و هەموو بە کۆمپانیاش کە هیچ سەحابێکی نەبوو پێداگرێ بارەزی خۆی هەر نرخێک بیۆ دایانێ زیاترەوەی خۆ هیچی بەدەست حکومەت نەماوە هەمووی کۆمپانیا و نرخدانێ بارەزی خۆی خەڵکیش نایاتە دەنگ و بۆ یەکجار ئاوا بەرزە بێتەوە. گرانبوونی نرخی سوتەمەنی سەرجەم پارێزگاکانی گرتوتەوە و ئیدارە خۆجیەکانیش قسەی لەسەر ناکەن و پەرلەمانیش لە پشودایە بەشێک لە شارەزایان و پەرلەمانتارانیش هۆکاری گرانبوونی نرخی بنزین و سوتەمەنی بەگشتی بۆ ئەوە دەگەڕێنەوە پێدانی بنزین بە چەند کۆمپانیایەکی حیزبی دراوە و قۆڕکاری تێدا دەکرێت و پێدانی پشگیری نەوتی ڕەشیش بۆ پاڵاگوە ناخۆیەکان ناکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.